ماوەی ڕۆژەکە کۆماری ئیسلامی ئێران ئاوی زێی بچووکی گرتوتەوە و بەمەش لە ماوەی ئەم ڕۆژەدا زیاتر لە 160 ئاوی زێکە کەمی کردووە. قایمقامی قەزای پشدەر دەڵێت بڕینی ئەو ئاوە دەبێتە هەڕەشەیەکی گەورە بۆ دانیشتوانی قەڵاتزێ چونکە بێبەش دەبن لە ئاوی خواردنەوە. کاریگەری زۆر خراپی لەسەر کەمیەتی یا بڕی ئاوی زێی بچووک دروست کردووە. ئەگەر بەم شێوەی بڕوە لە ئایندەی زۆر نزیکدا لێزگەلەوەی کە کێشە بۆ پشتتوکاڵ و ئاودێری دروست دەکات تەنانەت دەبێت بە هەڕەشە لەسەر بڕی ئاوی پێویست بۆ پرۆژەی ئاوی خاص کە پرۆژەی ئاوی خاص خۆتان دەزانن ئاوی هەموو قەڵازێ لە پرۆژەی ئاوی خاصەوە دەگیرێت. ئەگەر بەم شێوە بڕوە لە 20 ڕۆژی داهاتوودا من پێم وایە کێشە بۆ خودی پرۆژەکەش دروست دەبێت لەبەرەوەی ئەو بڕ ئاوەی کە ئێستا لێرە هەیە ناگاتە ئاستی قەڵات ناگاتە ئەنی ڕێکی قەڵازێ و پرۆژەکە بەبێ ئاوی دەمێنێتەوە. سەرپەرشاری داری ڕاپەڕین بە وەکالەت بە کورسات نیوزی ڕاگەیان سەروی خۆیان لە بڕینی ئاوی زەی بچووک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئاگدار کردوتەوە و لە هەوڵی چارەسەرکردنیدان بە ڕێژەیەکی زۆر ئەم ئاوە دابەزیەوە لە حدودی مەتێک بۆ مەترنی و عمق ئەم ئاوە دابەزیەوە کە دەکاتە نیسبەی لە 65 بەرەسەر ئامە دابەزیوە یارەوە تەسیری خۆی هەیە بۆ کۆمەڵێک شت یەکێک لەوانە تەسیری هەیە کە لەوە کەمتر بێت بۆ سەرچاوی ئاوی خواردنەوەی قەڵازێ و بۆ جوتیاران کە ڕێژەیەکی زۆر لە جوتیاران لەو ناوچەیە کوشتتوکاڵ دەکەن. دیارەمەوە کویداری ڕاپەڕین سەروی خۆمان ئاگادار کردێتەوە هەم وەزارەتەکان و هەم لایەنی پەیوەندیدار بۆی بتوانین هەماهەنگی بکەین و لە ڕێگای قۆنسڵی ئێرانیشەوە ئاگادار بکرینەوە بۆی بتوانین چی پێویستە بکەین بۆ ڕێژەی ئاوەلەوە ئەگەر بکرێت لەوە زیاتر دانابەزێت چونکە تاکیدم کە لەوە دابەزێت تەسیری زۆری دەبێت لەسەر ئاوی خواردنەوەی ناوچەکە بەگشتی. گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە زیانێکی زۆر بە دانیشتوانی سنووری قەڵاتزێ دەگەیەنێت بەهۆی ئەوەی پرۆژەی ئاوی خواردنەوەی خاص لەسەر ئەو زەیە دروست کراوە و بەپێی زانیاریەکان گەرە و زەیە تا 20 ڕۆژتر بگیرێت بە تەواوەتی وشک دەبێت و بەمەش دانیشتوانی قەزاکە بێبەش دەبن لە ئاوی خواردنەوە و زیانێکی زۆریش بە کشتتوکاڵی سنوورەکە دەگەیەنێت چونکە ئەو ئاوە سەرچاوی سەرەکی کشتتوکاڵە لە قەزای قەڵاتزێ. توانە عومەر، کورسات نیوز، قەڵاتزێ.